لەسەرم بابەتە زانیاری زیاتر یاخود گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز غەفور ئەحمەد قایمقامی مێرگەسۆر دەکەم کە لە مێرگەسۆرەوە لەگەڵم دەبێت. کا غەفور ئەم کاتتان باش. ئەمڕۆ ئەم دەواازە سنووریەکرایەوە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا. بۆچی سەرەتاوە بۆ بواری گەشتیاریە بواری بازرگانی نییە؟ بەڵێ زۆر سپاس. وگوتەوە ماژە پێکردە ئەف دەواازە لەبەر هەندێک و ئەو دیزانێ بۆ دەواازەی هاتیە دانان و شێوەیەکی سەردەمیانە و ڕێکێکا ستانداردە تازانە هات تەجێبەجێکردن لەلاوان بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی و دەست پێشخەریەکا باش و هەنگاوەکا گرنگ هاتە هاوێتن بۆ ئەوەی ئەو دەواازە لە قۆناغا یەکەم ڕووی گەشتیاریدا بگرێتەوە و ڕێکاوێ بێتە تێکە لە ڕێژکردن و کەمپێکی سەرەتاییش بۆ بێتە دانان کو ئەو هاوڵاتی بتوانن لەو دەواازەی هاتوچۆی بکەن لە بینە هەرێما کوردستانی و تورکیادا. هەتاکو ئەو دیزاینێک بۆ دەواازەی هاتیە دانان و ئەو ڕێکا ستاندارد نەهێتە چێکردن نتوانین لە بواری بازرگانی ئیستیفادە لە دەواازەی بێتەکردن. مەسافەکەی زۆرە ئەو شوێنێکە قیرتاو نەکراوە؟ خۆ 13 کیلومتر ڕێگانە و تازە هاتیە تێکە لە ڕێژکردن بەس کو بووە دەواازەیەکی نێودەوڵەتی پێویست نەکرد 13 کیلومتر پێویستە لە چەمە هەتاکو دیگەتە مێرگەسۆرێ لە مێرگەسۆرێ هەتاکو بە ڕێکا جوساییدا هەولێرێ تێتە گرێدان ئەو ڕێکە پشێوەیەکی سەردەمیانە بێنەچێکردن چونکە هاتوچەوە بار هەلگرا پشێوەیەکی زۆر دێکەویتە سەروێ ڕێکێ لۆ دەکا زۆر دل سەروە ڕێکانە هەبیتن بەس تازەت وێ قۆناغێدا کوپڕووی گەشتیاریش داهاتەکردنەوە هەنگاوەکە زۆرە گرنگ بوو و ڕۆژێکا زۆرە میژویش بوو بۆ هەرێما کوردستانی تایبەتی بۆ قەزا مێرگەسۆرێ چونکە کردنەوە دەواازەی مێرگەسۆرێ و بگرە ئیدارە سەربەخۆوە سووران دەبێتە قۆناغەکانودا. دەست بە قیرتاوکردنی کراوەی ڕێگاکەیان دەست پێ دەکەن ئەگەر نەکراوەکەی دەست پێ دەکەن بۆ هیچ نەبێ ئاڵوگۆڕی بازرگانیش دەست پێ بکە یانە هیچ نەبێ بۆ شۆفێرانیش لەوانێ بۆ گەشتیارانیش بکرێت. تەبیعیمە هەروە ڕۆژانە ئەو مەراسیماکردنەوەی خەلاص بوو دەست پێکەینە و کەم و کورتێت کو جادێ داهەی ئەو جادە و هەنووکە هەی لەسەر 7 میترا دەهێتە قێرکردن و دێت خزمەت هاوڵاتیا دابێتن لە بواری گەشتیاری و هەندە قاعەش دەهێنە چێکردن هەتاکو ئەو دیزاینێک و باس کردێک و بشێوەیەکی سەردەمیانە دیزاینێکی زۆری ڕێکوپێک و کە هیچ کەم و کورتیەک تێدانینە و ڕێکێکا ستانداردیش بۆ تێتە چێکردن احتیمالە ساڵێکە تا 2 ساڵە بخواینیتن هەتاکو ئەو کەمپە بشێوەیەکی سەرەکی خەلاصی بیتن بۆ بواری بازرگانی بێتە بکارانی. باشە ئێستا خەڵک دەتوانێت لەو دەواازەیە هاتوچۆ بکە؟ بەڵێ هەراڤڕۆ خەڵکی هاتوچۆ کرد هەندێک خەڵک لە هەرێما کوردستانی چۆن بۆ لای تورکیا و هەندێکیش لە تورکیا هاتنە هەرێما کوردستانی و لە ئەوڕۆڕا وێوە خەڵک دەتوانیتن لە سەعات 8:30 سپێدێ هەتا 5 ئێوارێ درستی هاتوچۆی بکەتن بەس پێویستە پاسپۆر و ڤیزا تورکیا هەبێتن بە پاسپۆرت هاتوچۆ تێتەکردن دەتوانی سیارە خۆش بکاربینیتم سیارە خۆ بچیتە دیوێ تورکیا. باشە پێشبینی دەکەن ڕێژێکی زۆری خەڵک یاخود گەشتیار لەم دەواازەیە هاتوچۆ بکەن؟ بێگومان خواستەکە زۆر لەسەرکردنەوە بە دەواازەی هەبوو چونکە خەڵکێمە ئەوێ لە باکوورە ئەکسەریەتی وان کوردن و یەک عەشیرەتن خزمەت یەک دیکەنە بەشێکی وان یەک لە هەرێما کوردستانی بەشێکی دیشێت لە تورکیا بۆ ئەوەی کو سەردانایەک بکەن پێویست بوو 900 کیلومتر ڕێکێ ببڕن بچن لە ئیبراهیم خەلیل داخلی هەرێما کوردستانی بنجارێکا دی بێنەر ئیدارە سوورانیان بێنە مێرگەسۆرە یاخود پێویست بۆ ڕێکا دەواازە سەرزێڕی بکاربینن کو 5 تا 6 ساعتا زیاتر هەندێک جا 10 ساعتاش تاخیر تبوون هەتا کو گەشتە سوورانیان بگەنە هەولێرێ لێرە تەنها دەتوانن لە دەواازەی 32 کیلومتر بێنە سەنتەری قەزا و مێرگەسۆرێ 35 کیلومترێک بگەنە سۆران و بۆ هەولێرش لە هەولێرێ هەتا دەواازە نێودەوڵەتیا زێت 165 تا 170 کیلومترە ئەنی کار ئاسانیت زۆر بۆ خەڵکی دەهێنەکردن لەبەر هەندێک پێشبینیت کەن ڕێژەیەکە زۆرە گەشتیار لەو دەواازەی ڕا بچیتن وەکو دیکە هۆکارێکا دیش و سەبەبی هەندێک و گەشتیار لێ زۆر چنێ
لە مەتاڕی گەڤەڕیە جۆ لە مێرگێ تەنها 100 کیلۆمەترای دوورە خەڵک دەتوانیتن بخۆ هەم وەکو سیاحەت بچیتن لە کوردستانە باکوور و ئەو شارانە ببینیتن و هەمیش بتوانین لە مەتاڕی گەڤەڕێ بچیتە شارێک دیکەی تورکیا و لەوێش بەرەوە ئامانجی دیکە بچیت. سپاس بۆ بەڕێز غەفور ئەحمەد قایمقامی مێرگەسۆر کە لە مێرگەسۆرەوە لەگەڵمان بووی.